طبعا بیرۆڕای جیاواز کرایە ڕوو بەڵام بەدیدی ئێمە پێمان وایە لەسەر ئەساسی ڕێگەزی ڕێگری نییە لە بەردەم چوونی نێرینە یان مینە بۆ ناو دەستگا میدیاییەکان ئەوەی کە هەیە لەسەر ئەساسی توانایە کامیان توانایەکی باشتری هەیە ئەزمونێکی باشتری هەیە و دەتوانێت ڕڵێکی باشتر بژێڕێ ئەمە ئێمە هۆکار نین ئەشێت تاکەکە خۆی هۆکار بێیان کۆمەڵگەکە هۆکار بێ بەڕاستی هۆکارەکان بەڕای ئێمە لە درەوەی دەستگا میدیاییەکانن بەس بە حاڵی خۆمان وای دەبینین و بارودۆخی باڵێن ژینگەی کارکردنی میدیایی ئێمە لە کەناڵی ئاسمانی پێیان بەم جۆرەیە ئێمە ڕێز لە ژنانەگرین و ڕۆژنامەوانانی مێینە ئەگرین و ڕێژەیەکی بەرچاویش لە میدیاکەمانە کار دەکا بەڵام پێویستە کەسانی بەتوانە بن ئەگەر توانایان هەبێ ئەتوانێت پۆستە جیاوازەکان لە کاری میدیاییشا بەدەست بێنێ نەکەر وەکو ڕۆژنامەوانێکی سادە کار بکە ئەمەشمان ئەزمون کردووە بەڕاستی شتێکی تریشمان پێ گرنگە ئەوەیە کە گرنگە بەلامانەوە چەند ڕۆژنامەوانی مینە لە میدیاکەمان ئایشەکەن بەڵام زۆر بەلامانەوە گرنگە ئەو میدیاکارە مینانەی دێنە ناو کەناڵەکەمانەوە بە کەسایەتێکی گەورەوە بچنە دەرەوە تێک نشکێن لە نێو کۆمەڵگاکەیان ئایبدار نەبن چونکە ئێمە بابەتی مامەڵەمان لەگەڵ ئافرەت لە میدیا و لە دەرەوەی میدیا بە هاوسەنگی ڕاگرتووە هەرەوەمان لا مەبەست نییە کە سوود لە توانایەکی ژن وەرگرین ئەوەشمان لا مەبەستە بێت کەسایەتی ئەم میدیاکارە مینەیە لە دەرەوەی میدیاکەش پارێزراوە بێ